من میوانه که درباره و تقینه چما تقین و دمیدا لترکیه دروز بوده دنوا جاده کام ملی دا دروز بوده سدم چنه برس افق اوراز پارلمانتاری بره و اکادمیسیان ش انقره گلمه برس اوراز ایوار باش دست بی که بخوازم نرخاندن آتاور بگیرم درباره و تقینا لإستانبول چه بوی شما دوی دمی دا اف تقین چه بویا لجهه که ملی رو دایا بەڵێ جارێ سەرساخی لە هەمومان دەکەن والی ئستەنبۆڵ ڕوونکردنەوەیەکیدا کە لە تەقینەوەکەدا 4 کەس مردووە و هەروەها خەڵکی دیکەش بریندار بوونە دەزانن کە ئەمە ڕۆژێکە جادەی ئیستیقلال زۆر قەرەباڵغە و خەڵکی دێنێرە لەم ڕۆژەدا ئەمەش مانادارەوە هەروها زۆر ئەگەریشی ڕەنگە ببێ یەکەمیان ئەوەیە کە دەزانن ڕاگەیاندن قەدەغە کراوە و ئێمە زانیاریمان پێدەگا بەڵام دەزانن کە تورکیا بەرەو هەڵبژاردن دەڕوایەوە هەروەها دەیانەوێ ڕەنگە کریزێک لە تورکیا دروست بکەن ئەوانەی کە ویستیانم تەقینەوە بکەن دەزانن کە لە هەمان شوێندا دەستدرێژی و هێرشی دیکە کراوە جارانی پێشووتر کینە ئەوێ ئەمەش دەخوازن کوشکەستنێ بە هەڵبژاردن ئەمەش داهاتیان تورکیا بینن شوێنێکە دەسەڵاتن یان دژە تورکیانە ئەمە تەنها ڕەنگە ئەمانی ناوخۆ نا و ڕەنگە ڕوونکردنەوەکە ئاسان نەبێ ڕەنگە بەشێکیان ناوخۆ بەشێکیان لە دەرەوە ئەمانەی کە دەیانەوێت تورکیا بخەنە نێ و قەیرانێکەوە تەنها ناتوانین فاکتەری ناوخۆ بەڵکو دەتوانین بڵێن فاکتۆری دەرەوەش سەبەبن و هەروەها نزیکبوونی و هەڵبژاردنەکەش ڕەنگە پەیوەندی پێوە هەبێ وە هەڵبژاردنەکانی دیکەشدا ئەمە ڕووی داوە بەڵام ئەوانەیە کە تیرۆریستن بێدەنگکردنیان زەحمەتە و ناتوانانی باسانی بڵێ ئەمە یاخود ئەوەیە بەڵام ڕەنگە ڕێکخراوی تیرۆریستیان بەکارهێنابێ بۆ ئەم کارە وێ تەقینێ دە باندوریا خۆ لەسەر هەڵبژاردنان دروستکە هەڵبژاردنێن تورکیایە کاریگەریەکی خراپی دەبێت چونکە بەو شێوازە بەو ئەو ڕێکارە ناخۆشە لە سیاست دوورت دەخاتەوە و کاریگەریەکی خراپ دەبێت و هەروەها ئەمە دژایەتی قاعیدەی ئەمنیەتی ناوخۆیە چێ نایەوێ هەڵبژاردن بکرێ و نایەوێ بە هەڵبژاردن نەبێتە سەر دەسەڵاتەوە ڕەنگە ئەمان کرد دەبێتیان ئاسان نییە جارێکی دیکە بڵێم سەبەبەکەی چی بووە و چێە بەڵام سیناریۆی جیاواز هەیە بۆمبا و هەروەها بۆمبای دەستی ڕەنگە بێ و هەروەها هەشە دەڵێن بۆی گازی سروشتیەوە بووە بەڵام تاوەکو ئێستا ڕوون نییە چی بووە تو پێشبینیت کە کیژان سیناریۆ دروست بیتن و ئەف سیناریۆە باندوریا خۆ لەسەر سیاسەتا تورکیا دروست بکە لەسەر هەڵبژاردنان دروست بکە لەسەر ئاک پارتی دروست بکە چۆن ئاک پارتی دەسەڵاتێدایە ئەمە ئەوها باسی بکەم زەحمەتە بەڵام کە تیرۆر دەبێ و هەروەها ڕەوشەکە خراپ دەبێ خەڵک جارێکی دیکە ئەوها لە سیاست دوور دەکەوێتەوە بەڵام ئەو سیاستانێک کە تورکیا هەیەی لە ئوکرانیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە شوێنەکانی دیکە خەڵک هەیە کە بەمە ناڕەحەتن بەم سیاسەتانەی تورکیا و نازانین بە دەقیق کێ کردوویەتی بەڵام ڕەنگە ئەمان ویستە بێتیان کە هەڵبژاردنەکە هەندێک دوا بخرێ یاخود ڕابوەستە یاخود ناسەقامگیری دروست ببێ ئەمەیان کردووە هەڵبژاردنان پاشێخیتن نەریناتە بەڕێز ئۆفۆک
من پێم وانییە چونکە پێشتریش ڕووداوی ئەو هابوونە بەڵام هەڵبژاردنەکان لە کاتی خۆیاندا کراون چونکە هەڵبژاردنەکان گرنگە و فعالیەتەکانی تیرۆڕان ناوەستێ پێویستە بە پێچەوانەی ئەوەی ئەوان دەیەوێ ئەم ئەوە بکەین کە هەڵبژاردنە. باندوریا خود لسر اک پارتی دروست کتن چون اک پارتی و مهپ نهاد دا صلات دانه ایتر اولهیا ولاتین ترکیا هر وها ین غیری ترکیا ولن ترکیا جاری دست باز کن دا صلات وان دایا و باندوریا خود لسر سیاست اک پارتی دروست بکتن افتقین دمکی دا وقت گفت کو بریا هل بشارتن آنه هل بشارتن چاره نویسن. Seçmen davranışlarını tek bir faktöre bağlarak بۆ هەڵبژاردن جارێکی دیکێ دەڵێمەوە کە بە ڕووداوێکەوە ناتوانانی هەڵبژاردنەکە گرێ بدەیت یاخود پارتیەکان و هەروەها سیاسەتیان وەها دەبێ وەها نابێ ناتوانین ئەمە بڵێن بەڵام سیاسەتی ئەمنیان ئەمانەی کە دەیانەوێ سەقامگیری و هەروە بابەتی ئەمنی بخەنە پێشەوە بۆ هەڵبژاردنەکان ئەمان بە ئامانجگیراون و بۆ هەڵبژاردنیش کاتێکی زۆری ماوە بۆیە ناتوانین بە فاکتەرێکی بە تەنها بە فاکتەرێکەوە گرەی بدەین و هەروە ئێشتا زووە بۆ هەڵبژاردنەکە. بێ تەقینێ دەمەکی نهادا و دناوا جادەیەکە ملی لە ئەستەمبولێ بە نەریناتە وێ باندوریا خوا لەسەر پەیوەندیên تورکیا و سووریای دروست بکەتن چون çekdarên Daişê hêj di nava Sûriyeyê da zîndîne zbarim mêvanê min nema Sûretîvî Mihemed Ufuk oras parlamenterê berê û akademîsek ku li Enqereyê li gel me ye beres Ufuk min behsa vê yekê kir ev teqîna çêbûyî yanî wê bandûriyê li ser peywendên Tirkiya û Sûriyeyê dروست biketin. بەڵێ احتیمالێکی ئاوهاش هەیە ڕەنگە گومان دروست بکە لە نێوان هەردوو لایەندا بەڵام پەیوەندیەکانی تورکیا و سووریا پێویستی بەڕی فۆرم هەیە خۆی دواتریش ئەمنیەتی سنوورەکان سیاسەتێکی دیکێ و هەروەها دەسەڵات دەیەوێت کە ئەمنیەتی سنوورەکان بپارێزێ و هەروەها سیاسەتێکی تایبەتی هەیە بۆ ئەم بابەتە و هەروەها سیاست و دیپلۆماسیەتی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش هەیە لەگەڵ ئەمەشدا پێویستە ئەم فاکتۆرانە لە بەرچاو بگریت. زۆر باشە بەرز ئۆفۆک چێ دەبێ ئەف پرسا gelek welatiyên Tirkiyeyê jî be yên derveyê Tirkiyeyê be dibêjin nizî 2 saete 2 demjimêre teqîn çêbûye li cadeyeka qelebalix li bajêrekî herî mezinê Tirkiyeyê li heya niha hikûmet û saziyên fermî bêdengin yani ji bo xelkî ron nekiriye ev çi bûye ev teqîn li ku derê bûye İstanbul dibin kontrolê daye rewşa ewlehî dibin kontrolê daye çima yani hikûmeteka weke AK Partî MHP heya niha nekariye daxwaniyeka hewsa bidetin sedem çi ne? جادەی ئیستیقلال شوێنێکە کە قایدەمیەکانی زۆر باشن و هەروەها سیستەمی کۆنتترۆلی کامیراشی تێدایە بە شێوەیەکی سروشتی کاتی دەوێ بەڵام من پێم وایە کە ئەمڕۆ تاوەکو کۆتایی تاوەکو شەو بە پێی ئەوەی کە لە کامێراکان تۆمار کراوە ڕەنگە ڕوونکردنەوە بدرێ احتیمالێکی باش هەیە بەڵام چەند کاتی بوێ ئەمە گرنگ نییە بەڵام شوێنێکە کە زۆر قەلەباڵغا و هەموو ڕۆژێک بەوێدا تێدەپەڕین دەزانین کەم جادێ وهەیە و بۆیە جێبەجێکردنی قاعدەی ئەمنی لەم شوێنە هەندێک زەحمەتە بەڵام ئێمە دەمانزانی کە ئەمنیەت لەو شوێنە باشە. محەممەد ئۆفۆک نۆڕاس پەرلەمانتارێ بەرێ جارجار سوورەتیوی دچە و بە دیگەرە دەخوازە لێبۆرین بکەم بەرز محەممەد ئۆفۆک یعنی بنەریناتە بە ئارمانجکردنا جادەکە ملی وڵاتیên سڤیل di demekêda ku wana guneha xwe tune ye yanî vê armanceyê digehînîtin ji bo
vêyekê ku tîrust peyamekê ji Tirkiye ji AK Partî ra didin her dema ew bixwazin digehin Tirkiyeyê digehin cihênwaniyê millî cihênwaniyê qelebalix. Yani iki yanı var. Bu بەڵێ دوو لایەنی هەیە ئەم هێرشە و لەم شوێنەدا دەڵێن ڕەنگە لە دڵی ئێوە لەو شوێنەوە هەر کاتێکمانەوەی هێرشتان بکەینە سەر بەڵام پێویستە ئەمە وا دەکات کە هەمویان ببن بە یەک لە دژی ڕێکخراوە تروریستیەکان و لە دژی تیرۆر بۆیە ناتوانیت و ممکن نیە تۆ هەموو هێرشە تیرۆریستیەکان ڕابگریا خۆت قەدەغیان بکەی بەڵام هەمویان دەکات بە یەک بەرامبەر بە تیرۆر و ئەمانەی کە ویژدانیان هەیە ویژدانیان بریندار دەبێ بەم کردەوە تیرۆریستیان بەریانەهاژی من ئەف پرسکر بەرز ئۆفۆک یعنی ئەف تەقین ددەمەکێدا چێبووە و تورکیا هەوڵە ئاسایکردنا پەیوەندیان خۆ دەدەتن دەگەل سووریایە دە هەمان دەمدا پەیوەندیان خۆ ئاسایی دەکەتن دەگەل ئەسرائیلێ ئیتر بالیوزخانە لە تورکیە دانایە ئەسرائیلێ یا تورکیە لە ئۆرشەلیم دانیە یعنی ئەف پەیامەکەش بۆ تورکایە و ئاساییکردنا پەیوەندیان دەگەل سووریایە یان دەگەل ئیسرائیلێ یان دەگەل وڵاتێندن دبەرژەوەندیا تورکیە دانیە یان ji جۆرێکی din تووڕەکردنا ڕێکخراوین ڕادیکالە لەسەر سنوورێ تورکیایە ئەمەش بکرێوە ئەنجامێک بێت چونکە سیاسەتەکانی دەرەوەی تورکیا ئەمانەی کە ئۆپۆزیسیۆنن و ئەمانەی دەسەڵات لە یەک دوور کەوتونەتەوە و سیاسەتی جیاوازیان هەیە بۆیە ئەمانەی کە دەگرێت ڕەنگە نەتیجەی لە سیاسەتەکانی دەسەڵات بێ بەڵێ سروشتیە کە نەتیجەی ئەمە بێ ئەز پرسێکی شتێکم بەریان نەها یعنی هەم هەفپەیمانیا دژی داعشێ هەمژی هەسەدێ لە سووریا لە ڕۆژاوای کوردستانê digot ئەف ێرشên تورکیایە ێرشên درۆنی ێرشên موشەکî بۆ سەر سووریا و وارگihên hêzên هەسەدێ wê bandoriya xwe li ser şerê dijî daişê hebe daş zîndî dibe yani ev karîgerî bandorê niye li ser Tirkiyeyê durust dibîtin ku teqînên xwekujî li Tirkiyeyê durust dibin îtir peyamek niye ji bo vê yekê ku vê ew êrişên Tirkiyeyê bû ser Rojavayê Kurdistanê bû ser Sûriyeyê bandoriya xwe durust kiriye ئەو بابەتە نازانین بە تەواوی چۆنە تورکیا و سووریا و تورکیا پەیوەندیەکان باش بێ باش دەبێ هەروەها سنوورەکانیش باشتر دەبێ و پێویستە ئەمە هەبێوە هەروەها ئەمە دیموکراتێتی سووریاش لە خۆ دەگرێت بەڵام چۆن جادەی استقلال ئارمانج دەکرێت شوێنێکە کە خەڵک لە هەموو شوێنێکە دێنەوە ئێرە دوو ڕۆژ پێش ئێستا من چوومەوێ خەڵکی ئۆکرانیا رووسیا عەرەب ئێران کە هەمویان تۆریستن لەوێ دەگەڕێن و هەروەها کاتی خۆش بەسەر دەبن ئەمانە بابەتی سیاسی لە خۆیان ناگرێت ئەمانە بکەیتە ئارمانج زۆر باش نییە هەرچی بێت نەتیجەی شتێکە کە دەیانەوێ لە هەیبەتی تورکیا کەم بکەنەوە یاخود ئەمنیەت بە ئارمانج بگرن بەڵام تاوەکو ئێستا کە ئەمە تیرۆر کردوێت و یاخود کێ کردوێتی نازانین و هەروەها ئامانجێکی بەرفراوانتری ڕەنگە هەبێ ئێستا تیرۆر ئەمەی کە دەیکا و ئارمانجەی کە هەیەی پێویستە دژی ئەمان بەرپەرشدان هەبێ کە پەیوەندیەکان باش بکرێن و هەروەها سیاست و دیپلۆماسیەتی خۆیان باشتر بکەن و هەروەها ژیان ئاسایی بکەنەوە کەواتە هیچ پەیوەندیەک بە ئێرشێن تورکیای بۆ سەر ڕۆژاوای کوردستانی بۆ سەر سووریای نییە ئەف تەقینێن تیرۆستی کو دروست دەبن من ناتوانم بیڵێم ئەگەر شتێکی وا هەبێ پەیوەندیەکی وا هەبێ ئەمانە دان پێدان دەکەن و دەڵێن ئێمە کردومانە ئەو کاتە دەزانین بەڵام بۆ گوتم پەیوەندی و سیاسەتەکانی تورکیا بۆ سووریا
نابێتە شتێکی ئەخلاق نییە کە ئەخلاقی نییە کە خەڵک لێرە ئامانج بکەیت هەرچی دەبێ باوی بێ کەواتە تورکیا وێ بەردەوام بیتن لەسەر سیاستên xwe ji asayîkirina peywendiyan digel Sûriyayê divî demê de yan beriya helbijartinan ئەوها دەبیندرێت چونکە بە پێچەوانەوە ئامانجەکانی تیرۆر جێبەجێ دەکرێت گەر سیاسەتی دیکە جێبەجێ بکەی ئەمە دەبێت ینی ئامانجی تەرۆریستان جێبەجێ دەبێت تشتێکی باش دبینی ئاسایکردنا پەیوەندێن سووریا و تورکیا divî demê de پەیوەندیەکانی تورکیا و سووریا بەر لەوەی نۆرمال ببنەوە لە ناوچەکە هیچ شتێک نۆرمال نابێتەوە بۆیە بە شێوەیەکی سروشتی باشبوونی پەیوەندیەکانی هەردوو وڵاتدا باشە کە هەر یەکەیان لە بەشی خۆیان هەندێک پاشەکشە بکەن و هەروەها ئەم خەڵکەی کە لێرن وەکو ئاوارەمانیش بگەڕێنەوە شوێنی خۆیان ئەمە شتێکی سروشتیە کەواتە دبەرژەوەندیە ئاک پارتیە و حکوومەتە ئاک پارتێدایە و بەریا هەلبژارتنان پەیوەندیان خۆ ئاسایی بکەتن دگەل سووریا ددەمەکێدا نێزی 11 ساڵن و ئەردوگان یان بژن حکوومەتە ڕەجەب تەیب ئەردوگان بەشار ئەسەد وەک تاوانبارێ شەر ددە ناسکردن بەڵێ بەڵام زۆر فەکتەری هەیە لە هەرێمەکە تەنها تورکیانە ئەوروپا و هەروە ئەمریکاش ئەکتەری ئێرن و لە شێوەی ناودەوڵەتیش دەزانیت کە ڕێکەوتن هەیە لەسەر ئەمە ئەنجومەنی ئەوروپا و هەروەها کۆمکاری عەرەبیش سیاسەتێکی بەو شێوازیان هەیە ڕەجەب تەیب ئەردوگان زۆر بە ئەوەیەکی سادەی گوت زانیاری ژوالی ئەستانبولێ گەهشتینە من کو چار کەسان جانێ خۆ ji dezayne û 5 kes jî birîndar bûne lê pişra behsa rola Tirkiyeyê kir di çareserkirina krîzên cîhanî de mîna ku beriya çendê rêkefname li Stenbolê hebûye di navbera Tirkiya herwiha UN û Rûsya û Ukraynayê ji bo şandina dexlodanî yani pirsyar eveye ev rolê Tirkiya digêrîtin di cîhanê de rolekê tendurist e ji bo AK Partiyê ji bo serxistina Tirkiyeyê لە هەموو جیهاندا لە بابەتی ئەمن و ئاسایشی ناوخۆدا ئەمە کاریگەری دەبێت دەزانن کە بابەتی ئۆکرانیا هەیە رووسیا هەیە ئەمریکاش ئەو احتیاتانەی کە لەگەڵ ئەمریکا هەنە بابەتانەی کە لەگەڵ ئەمریکان ڕەنگە چارەسەر نەکرێ باسیەوەتان کرد کە تورکیا بەمەتەوە مەدبار کرابوو کە هاوکاری گروپە ڕادیکالەکان دەکات لە سووریا ئێوە باستان کرد بەڵام ئەمەی کە کراوە و بۆمبایەکیان لە جادەی ئیستیقلال تەقاندۆتەوە دەبینین کە ئەمانە کێشەیەک بوون بەڵام بە شێوایەکی سروشتی ئەمە لەگەڵ حکوومەتی مرکزی بە شێوازێکی دیپلۆماسی چارەسەر دەکرێن تورکیا پشتەوانیا ڕێکخراوێن ڕادیکال کریە یان دکەتن نەخێر احتیمالێکی وها نییە و نابێت چونکە وەکو دووبارەی دەکەمەوە لە کاتی پێشودا لە شوێنی ئەوها لەبێ یۆڵ و دەست درێژی هەبوو و تورکیا ڕوبەڕووی هێرش و دەست درێژکاری گروپە ڕادیکالەکان بۆتەوە لە کاتی ڕابردۆدا و هەروەها ئەمەی کە گرنگە ئێستا
پێویستە زۆر زوو ئەمنیەتی سنوورەکان جێبەجێ بکرێوە سنوورەکان ئەمنیەتان بپارێزرێت چونکە ئەمە کاریگەری دەبێت لەسەر بابەتەکانی ناوخۆی وڵاتانی دیکە بە تایبەتی تورکیا هێواش ئەمە ڕاستە کە پەیوەندیەکان لەگەڵ سووریا باش بکرێنەوە و ئەمە کاریگەریەکی باشیشی دەبێت لەسەر سیاسەتی ناوخۆش. باشە تو دەبێژی پەیوەندیان تورکیا دەگەل ڕێکخراوێن ڕادیکال نەبووە یاخود پشتەوانیەوان نەکرایە لێ پرسیارێک هەیە بەرز ئوفۆک لە ساڵە 2014 دەما چەکدارên داعشی دەستی خودانی سەر مووسڵێ نزیک 200 دیبلۆماتکار و بزنسمانên تورکیای کەتن دەستی داعشێ لێ ئەو بسەلامەتی بڕێک و پێکی هاتن ئازادکردن بێک و یەک نقطە خوێنێ ji laşeyê wan bêtin ev çi digehînîtin ئەوەش پەیوەندیەکی دیپلۆماتی بوو کە هاتنەوە بۆ تورکیا و هەروەها بابەتی دیکەش هەبووە کام پەیوەندی دیپلۆماسیا بووە خەڵکی خۆت بە شێوازی دیپلۆماسی بە پەیوەندی دیپلۆماسی دەپارێزی و هەروەها دەیانهێنیتەوە بۆ تورکیا و ئەمەش مەشروعە بەڵام لە هەمان کاتدا ئەوە ناکە کە تۆ پەیوەندیت لەگەڵ خەڵکی دیکەیە یاخود دانپێدانیان پێ دەکەی ئەمانەی کە لە مووسڵیش بوون شێوازێکی ئەو هابوو بە سەلامەتی گەڕانەوە بۆ تورکیا بەڵام ئەمە واناکات کە شێوازێکی ناکاریگەر لەسەر سیاسەتی دەرەوەی تورکیا دروست. زۆر باشە بەڕێز محەممەد ئوفۆک ئۆراز پەرلەمانتارێ بەرێ و ئەکادمیسیەن ji Stenbolê gelma bû gelekî spas biborîne Birêz Mihemed me tu mandî kirî gelekî spas ji bo tevlîbûna te divê Romala Kurdistan 24 da.